بناوي خداي قوري ومهربان درود وصلاة وسلام برجي بسرجاني باشي بيشوامان محمد المصطفى صلى الله عليه وسلم ولا سريارو يا وراني ولا سرشو كوتواني تارو جدواي خوش ويستانم إمهر وبردوامين لسلسلة درسكاني بنياتناني خزاني بختور أمرو كأتينا سر بابتكي زور جرينك أويش أويا أو حق مافاني كلا سر يكتر وزبدة بكاتك أو بروسيا سر أقريو وبيكوا جاني هاو بشي دروز أكن بزانين آية لشريعة باش إسلام لقرآن ولفرمودي بيغمبر دا صلى الله عليه وسلم صن أو حق مافانا أو أركان تحديد ديار كرايا بوي هر يشيك لم كسو لم كرا حق ما في خوي بزاني وأرشي سرشاني خوي بزاني برانبر مقابلة كي بوي تشيشو نارحتي ومشكليان ودروز نبي بوي خوي قورا أفرمي ولهن مثل الذي عليهن بالمعروف أم آية زور كرتا بلام تحديدي همو ما فو أرككاني هردو لا أكاتا لسريكتري كأم آفرتا لسريتي كوملق أرك كأنزامي بدا برانبر بياوكي كسون بياوكش كوملق أركي لسرا مقابلي آفرتكي زيبكا زاب إزدي الله إما دين حمو أو أركانا كلسر هردو لايا زور ببختي وبكرتي وبكشراوي باسي أكيد أقرتي لأصل دا أم أركانا سيبشن بشيشان دكوت السرجنا كي مقابلي بياوكي أنزامي بدا بشيشان دكوت سر بياوكي مقابلي آفرتكي أنزامي بدا هندك أرتيش مشتركا يعني دبي هندوك بيكا وأنزامي بدن إنزا أو خوش گوزراني أم خزاني بختورا دروس أبيتن زوري تشيشكان كي إن شاء الله لدرسي داهاتو باسي أكم زوري تشيشكان لو دروس دبن يقدر هو كاركاني أو كم ترخمي كردنا لو أركو مافاني كشرع لسر أم كتو أم كرة دايدانيتن بابين سر أو أركاني كواذبة آفرت برانبر بياوكي زيبكا أو أركاني كذا كوت السرشاني آفرتكي برانبر بياوكي زيبكا يكمينيان جرايلي بياوكي بكا بو مرزيك بشرعي نبيت جرايلي تواوي بياوكي بكا لهرد سقسيشي كديكا أو بياو بو مرزي أو أمريكا ديكا أو قسيكا ديكا كآفرتك أنزامي بدا معصيته قلنا احنا بيتك قاعدة شرعي مان هي كذا فرمون لا طاعة لمخلوق في معصية خالق إطاعي هز بشر يقنيا لأي مخلوق في معصية خالق بوئيكا بيد بليتو معصيته بفرماني خواهي قوربك طاعتي أو كسوازبني بانيزكترين وعزيزترين كذبه لا زابوي بيغمبر ما دفرمي صلى الله عليه وسلم دفرمي إذا صلت المرأة خمسها وصامت شهرها وحفظت فرجها وأطاعت زوجها زانا صار أركلس شاني أو صار زي بذكرت بيدلين لهش دركي بهش لجهاني دسي جوري بروجوري سبحان الله إذا صامت المرأة خمسة أقل بيز نوجكي لسرب بزواني وبريكو بيجي أداي كرت باشان أو مانجي رمزاني كلسريتي واجبة مانجكي وصامت شهرها وحفظت فرجها ودامني خو شرف وناموس خوي بباريزي باشان وأطاعت زوجها جرالي فرماني مردكشي كل هر آفرتك أمتار شتت زي بك بيغمر أفرمي عليه الصلاة والسلام قيل لها ادخلي في أي أبواب الجنة شئتي بهر برك هش دركي لشهان دركي بهش دسي جوري بكيف خود برو داخلي أو بهشتي بكواتك يكلو بشاني كأركا لسر آفرت أنزامي بدا جرى للتواوي بياوكيتي بو مرزي معصية نبيتن خلي دوام اويك ام آفرة برزا بارزقاري لا مالو لمندالو لسروتو ساماني او بياو بكات او زور جرينجا خوش ويستانم بو خواهي قوره بخوي لقرآني باسي وصفي آفرتاني الصالحة كان دكا فرمي قانطات حافظات للغيب بما حفظ الله قانتات أو يعني كبراسي بخشوع بخضوع لنوجو تعدى لو بريريكو بيشينا وحافظات للغيب براسي أوانا بارزقاري ده كان سريان قيمة زابويا أم آفرتا أبي براستي مالو مندالو حالي أو بياوهمو ببارزيتا
دەکەمین دەبی ماڵی ئەو پیاوە بە فیرۆ نەدا چکە واجبە لەسەر ئافرەتی کە ماڵی پیاوەکەی بپارێزی بە هەدەری نەدا حتا نابێ بەبێ ئیزنی پیاوەکەی خێرێ بکەس ئەگە بەبێ ئیزنی پیاوەکەی ماڵی ئەو پیاوەی کردە خێر گوناح بۆش دەکەی دەنووسێ خێر لە پیاوەکەی دەنووسێ دێک خوشی گەورم ئەتو چت کرد بەبەلاش گوناحشت گەیشتێت و بەنیەتی خۆت خێرێ دەکەی بۆی خوالێت خۆشبی بۆی جێن لە بەهشتێ بەرز ببتەوە بەڵام لە هەمان کاتدا تووشی ئاگرە هاتی تووشی گوناح هاتی جا بۆیە دەبێ ماڵی ئەو پیاوە بپارێزرێ ئەو شتانی کە پێویست نیە لە ماڵێ نابی بیکڕێ ئەو شتانی کە زەڕوری نینە لە ماڵێ نابی بیکڕێ ئیلا ئەگەر اللهومە بە مەشوەرەت و بە ئیتیفاق بوو لە بەینی خۆی مردەکەی کە ئەو شتانی کە حەزیان لێ بیکڕن قەینە ئەمما وەکو پێویست دەبێ بەڕاستی حفزی ماڵی ئەو پیاوە بکە حفزی ئەو منداڵەکانی بکە ئەو منداڵانە بپارێزی ئەو منداڵانە سەرپەرشتیان بکە ئەو منداڵە زایع نەکە لە دینیان لە ئەخلاقیان لە جلوبەرجیان لە تربیەتیان لە چوونە دەریان هەموو ئەوانە دەبێ بەڕاستی ئەم ئافرەتە جێبەجێ بکەس ئەو پیاوە لە دەرێ بەیانی هەتا ئێوارێ زەعەمەلەیە کرێکارە قوربەسەرە ئیشکەرە هەر وەزیفەدارە هەر شتێکە میم ماندی و هیلاکە بەڵام ئەو مانجی و هیلاکیە کە دێتەوە لەولای بزانیش دەکە ماڵ و منداڵی حفز نەکردی و هەمووی فەوتاندووە بەڕاستی ئەمە شتێکی خەتەرە زەبۆی بەڕاستی ئەمە حەقێکی پیاوەکەی لەسەر ئافرەتەکەی دەبێت ئەم ئافرەتە جێبەجێ بکە ئەوی پارێزگاری لە منداڵ و لە ماڵ و لە حاڵی ئەو پیاوەیە کە بە هیچ شتێک کە ئەو ئافرەتە ئەنجامی نەدا کە پیاوەکەی پێ ناخۆشە حتا ئەو ئافرەتە نابێ کەسێک بێتە ماڵی ئەگەر پیاوەکە پێ ناخۆش بێ نابێ کەسێک بێتە ئەو ماڵی کە پیاوەکە پێ ناخۆش با نوری چاوی ئەو پیاوەش بێ با برای بێ هەر کەسێکی بێتن مادام ئەو پیاوە پێی ناخۆشە بێتە ماڵێ ئەوش دەبێت ئەو فەرمانە ئەو ئەرکەی جێبەجێ بکە بۆ ئەوەی دڵی پیاوەکەی خۆی ڕازی بکاتن خاڵێکی تر ئەوەیە کە دەبی ئەم ئافرەتە بەڕاستی هەست و شعور و کەرامەتی و ئیحساسی ئەو پیاوە بپارێزی هەست و شعور و کەرامەت و ئیحساسی ئەو پیاوە بپارێزی چۆن دەبینی ئەو پیاوە حەزی لە پیاز نییە نابێ ئەوش لە بە زۆری لە پیاز لە ناو شیوەکەی بکە گوناحی دەگاتی حەقی پیاوەکەیە کە شتێک طبیعەتی نابە شتێک کە پێی ناخورێ نابێ ژنەکە زۆری لێ بکات لەم حاڵەتەدا ئەگەر ژنەکە زۆر لە حەز لە پیازێ با لە خۆی بەتەنێ شیوێک جودا کاتەوە کە پیازی تێدابی بەڵام بۆ پیاوەکەی دەبی شیوێک و چێشتێک لێنێ کە پیازی تێدا نەبێ ئەوە نمونە زۆر شتەیە کە پیاو لە ماڵ حەز ناکە لە خواردن حەز ناکە نابێ ئەو ئافرەتە ئەو خواردنە ئامادە بکە کە پیاوەکەی حەزی لێنێ ئەو گوتمان نابێ قبول بکە هەر کەسێک بێتە ئەو ماڵی کە پیاوەکە حەزی لێنێ ئەوە حفظ و پاراستنی شعوری ئەو پیاوەیە کەرامەتی ئەو پیاوە ئەو ئافرەتە بە هیچ زۆرێک نابێ بسێتە دەڵێ بەبێ ئیزنی پیاوەکەی ئەو حفزی کەرامەتیتی کاکە ئەو حفزی شعوریتی حفزی ئیحساسیتی حفزی مەشاعیریتی کە ئەو ئافرەتە نابێ بە هیچ زۆرێک بستە شوێنێک یان لە ماڵ بستە دەرێ بەبێ ئیزن مالئەسەف یعنی ئافرەتی مە ئێستا ئەو وەختی بە فرسەت دەزانی بستە دەرێ کە پیاوەکەی لە ماڵێنی هەم پیاوەکەی سەفەری کردووە نابێ بە هیچ زۆرێک ئافرەتێک لە ماڵ بستە دەرێ بەبێ ئیزنی پیاوەکەی دەبێ مسبقەن ئیزنی لێوەرگری ئەو زە شەرعەن لە بۆ هەیە بستە دەرێ جوت و بەرێک پاراستنی کەرامەتی پیاویە کە دەبێ ئەو ئافرەتە جوت و بەرگێکی وای لەبەر بێ کە دڵی پیاوەکەی خۆش بکە کە خۆش رازی بکە نەک بڵێ ئەو پیاوە برێ دەبی سوپوری بکەیت زۆر ئافرەتی بەستە زمان هەیە پێم گوتی خوشتی بەرزم تۆ زۆر بە شەرم و بە حەیا زۆر بە ئەخلاقی پێم سەیرە ئەو جوت کە سەیرە لەبەرە دڵماوسە پیاوەکەم پێی خۆشە زۆرم لێ دەکە دەبێ ئەو جوت کە سوفوریەی لەبەر بکەیت زانە لا طاعة لمخلوق في معصية خالق بەڵام لێرەدا دەبێ ئەو جلوبەرگەی کە ئەو خوشکە بەڕێ زەمان لەبەری دەکە هەم خوای پێرازی بکە هەم پیاوەکەشی پێرازی بکە و ئەو ئافرەتە نابێ ئەو زولک و بەرگەی لە هیچ ماڵێک داکەنی لە غەیری ماڵی خۆی نەبی ئەمە زۆر خەتەرە ئازیزان زۆر خەتەرە چەندە خوشکان و کیژانی ئێمە زۆر غافلن لەو مەسئلەی زۆر بێئاگان زولک و بەرگی ئافرەتان نابی لە هیچ ماڵێک داکەندرێ ئیلا لە ماڵی مێردەکەی خۆی نەبێ لە ماڵ و حاڵی خۆی نەبێ نابی زول و بەرگی داکەنیتن تا زۆر ئەوە دەبی پارێزگاری شعور و کەرامەت و ئیحساسی ئەو پیاوەیە دەبی بە هەموو زۆرێک کە هەر شتێکەوە ئەو پیاوە لەکەدار دەکە ئەو پیاوە عیبدار دەکە ئەو پیاوە کەرامەتی پێ کەم دەکە ئەو پیاوە ئیحساسی پێ بریندار دەکە دەبی ئەو ژنە ئەنجامی نەدا یا وەختی تووڕەیی نابی کە وەختی پیاوەکە تووڕە دەبی ژنەکەش تووڕەتر بیتنەوە بۆ شەڕ بۆ جەهەنەم یعنی ئەو برێ هەفت ئەو برێ هەشت ئەو برێ نۆ برێ دا و کو دەبێ ئەوە نابی کەواتە ئەو وەختی کە پیاوەکە تووڕە دەبی تۆ لەسەرە خۆ بە
تۆ لەسەر خۆ بە خاصەتەن پیاو لە چەند کاتێک کە زۆر تووڕە دەبن یەک ئەو وەختێکەوە برسی بیتن بەڕاستی کە پیاو برسی دەبی نان حاصل نەبی عەسەبی دەبی دوو ئەو وەختی کە پیاو خەوی دێ عادەتەن کە خەوی دێ و ئافرەتیش هەر خەریکی تەق و تۆق و کە ئیشی و ئەوە بی یعنی ئەعسابی کون دەکا و تووشی ناڕەحەتی دەبی و عەسەبی دەبی ئەوە ئافرەتە بەڕاستی لە هەندێک حاڵەتاندا دەبی زۆر ئاگای لەوە بی يعني ئەو پیاوە بپارێزیتن شعوری ئەو پیاوەی ئەحساسی ئەو پیاوەی پاشان دەبی بەڕاستی لە هەموو کاتێکدا بەو شێوە ئەو پیاوە ببینی کە دڵی پێخۆش بی کە دڵی پێخۆش بی ئیذا رەئەتها سەرەتو یعنی کە تەمەشای کە دڵی پێخۆشە نەک زلکەکی گوان ناڕێکی لەبەرە ئەوەندە بۆن پیاز و بۆن ڕوونی قرد چاوەی لێ دێ هەر بێزی نایە لێ نێزیک ببتەوە دێ بەڕاستی ئەو ئافرەتە یعنی لە ماڵەوە مڕەتەب بی ماڵی مڕەتەبی ڕێک و پێک بیتن دە بەو شێوەی دڵی پیاوەکەی خۆش دەبی و حەس و شعوریشی دەپارێزی خاڵێکی تر ئەوەیە کە دەبێ ئەم ئافرەتە لە ماڵ و حاڵی خۆی خۆش بی لە بۆ پیاوەکەی ماڵ و حاڵی خۆی زۆر مڕەتەب و ڕێک و پێ بکات لە بۆ پیاوەکەی یعنی نەک پیاو بێتەوە هە لە حەوشەی ڕەپێی لە سۆندەی بەئارێ ئەوزە هەندێک کە بڕۆ پێی لە حەفازەی پیسایی منداڵان بدا ئەوزە ماڵەکی بێسەروبەر چکە بەڕاستی ماڵی بێسەروبەر دڵی ئینسانی تون دەکات دەبێت ئەو ئافرەتە واجبە لەسەری هەم خزمەتی پیاوەکەی بکە وەکو خزمەت و هەم خزمەتی منداڵەکەی بکە و هەم خزمەتی ماڵێش بکە ماڵێکی مڕەتەب ماڵێکی گەرم و گوڕ ماڵێکی خۆش شیوەکی بەتام یعنی ئەوە هەموو حەقی پیاوەکەیە لەسەر ئەو ئافرەتێک کە بەم شێوەیە مامەڵەی لەگە بکە و ماڵ و حاڵی خۆش بکە و ژیان و گوزەرانی خۆش بکە حەقێکی تریش کە پێنجەمین حەقە کە دانراوە لە شریعەتی ئیسلامی ئەویش ئەوەیە ئەگەر خوا نەخواسە ئەو پیاوە فەوتی کرد وفاتی کرد حەقی پیاوەکەی لەسەر ئەو شتەی 4 مانگ و 2 ڕۆژان نەستەدرێت لە ماڵە ئیلا لۆ زەرورەت نەبی بستە دکتۆری یان بچی سەر لە داک و بابیدا باقی تر نابی بە هیچ شێوەیەک بستە دەرێت لە ماڵێ و نابی خۆی جوانکە بۆنی لە خۆیدا و خۆی تەرتیزکە ئەوانە نابێ بەڵکو دەبێ ئەو پێ دێن حیداد 4 مانگ و 2 ڕۆژە حەقی پیاوەکەی کە ئەو ئافرەتە لە پاشەوی دەبی 4 مانگ و 2 ڕۆژ بەو شێوە بمێنێتەوە ئەوە چەند حەقێکی کورت و پخت بوو کە لەسەر ئافرەتی واجب بوو چەند ئەرکێک بوو کە لەسەری واجب بوو ئەنجامی بدە بەرامبەر پیاوەکەی بەڵام چەند ملاحەزەی چشمان هەیە لێرە پێم خۆشە ئەو ملاحەزانە بەیان بکەم یەکەمینیان ئەویش ئەوەیە کە بەڕاستی بە هیچ شێوەیەک هەر کاتێک پیاوەکە داوای لە ئافرەتەکەی کرد کە سەرجەیی لەگە بکە بەبێ عوزری شەرعی ئافرەتە حرامە لەسەریکەوە جوابی نەداتەوە چکە پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی 3 کەس یەک بەس نوێژیان لەسەر سەریان برد نابێ 3 کەس نوێژیان لێ قبول نابێ یەک لەوانە پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک هەر ئافرەتێکە کە بەڕاستی ئەم ئافرەتە پیاوەکەی داوای سەرجەیی لێ دەکا نایداتێ و عاجزی دەکا کەواتە هەر پیاوێک بە عاجزی بنووتن شەوێ بەڕاستی ئەو ئافرەتە گوناحبار دەبی و نوێژیشی قبول نابی ئەو حاڵەتی یەکەم ئەمما ئەگەر عزری هەبوو ئەو ئافرەتە نەخۆش بوو حاڵەتی تر هەبوو ئەوە قەیناکە شەرعەن لە بۆی داناوە بەڵام حتا پێی دەکرێت بەڕاستی لەم مەسئلەدا بێدڵی پیاوەکەی نەکاتن چکە ئەبێتە مای عاجزی و ناخۆشی و ناڕەحەتیان لە ماڵێدا خاڵێکی تریش ئەوەیە کە ئەو ئافرەتە بەڕاستی بێمنەت نەبی لە پیاوەکەی قەت بێمنەت نەبی لە پیاوەکەی کە پێی دەرێن کوفران و نیعمە یعنی ئەو پیاوە دەبینی 100 چاکەی بەرامبەری هەیە ڕۆژێک شتێکی دەوێ ئەو شتەی لۆ ناینتەوە یان ئەو شتەی بەجێ ناکەیان ئەو شتەی لۆ ناکڕی دەرێتە پیاوەکەی بە حیاتم خێرم لە تۆ نەدیتی هەر خۆشیم لە تۆ نەدیتە یعنی ئەوە بەڕاستی ئەو بێ ئەمە چییە ئەو بەڕاستی بێ ئەمە چییە ئەگەر چی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیث ئەوەی فەرمووە ئەنی بەڕاستی جا بۆیە دەبێ ئافرەت دائیمەن منەتی هەبێ بەرامبەر ئەو چاکانی پیاوەکەی کە بەرامبەری دەیکا جا ماڵی بۆ داناوە حاڵی بۆ داناوە ژیانی بۆ خۆش کردووە ژیانێکی ئاسوودەی و ئارامی هەیە دەبی بەڕاستی بەردەوام هەم سوپاسی خوای گەورە بکە لەسەر ئەو هەموو ناز و نعمەتەی و هەم سوپاس و حەڵاڵیش بێ بەرامبەر پیاوەکەی خۆی کەوە منەتی پێ هەبێ پێی برێ بە پیاوەکەت و سەرداری منێت و هەموو کەسی منی ئەم مەمنونی تومە سوپاست دەکەم کە بەڕاستی ژیانێکی زۆر خۆش و ماڵێکی زۆر ئارامت لە بۆ فەرهام هێنامەتە ئەو قسەیە بەڕاستی خۆی لە خۆدا مەرحەمێکە لە دڵی پیاوەکەی کە سوپاسیش نەکەی بکەوە زۆر ژیانیان پێکەوە خۆش بی ئەمما ئەگەر 100 شتی لە بۆ کردی بۆ بەڵام یەک شتی بەدڵ نەبوو ئەو ئافرەتە بە پیاوەکە برێ قەت خێرم لە تۆ نەدیتەوە بزانە
پیاوی عالەمێ چۆن بزانە ژنی عالەمێ پیاوەکان چیان لە بۆ دەکەن ئەو قسانە زۆر ناڕێکە و زیاتر دڵی پیاویش ئەزیێت دەداتن. خاڵێکی تر ئەوەی کە ئافرەت دەبێت بە هیچ زۆرێک نابی داوای تەلاق بکە. بەڕاستی زۆر خەتەرە ئاگادار بن بە هیچ زۆرێک ژن نابێ داوای تەلاق بکە، چکە ئەگە داوای تەلاق بکە بەڕاستی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێی تۆڕە دەبن. زابۆیە ئەمە زۆر شتێکی ناشەرعیە، زۆر ناڕێکە لەسەر مشکلەیەکی بەسیط یەکسەر هانی پیاوەکەی دەدەدەی ئەگە پیاوی تەلاقم دەدەی تەلاقم دەیدێ زۆر قسەی ناشێن و ناڕێک. بەڕاستی ئەمە شتێکی زۆر ناڕێکە و ئەبێ خوشکانی بەڕێزم لەوەی لێی دوور بیتن. خاڵێکی تریش پێم خۆش بوو کە باسی کەم ئەویش ئەوەیە کە دەبێ ئەو ئافرەتە سڕی ئەو پیاوەی بپارێزێت، چ سڕی جسمی بی ئەو پیاوە عیبەکی هەیە، چ سڕی ماڵی بی ئەو پیاوە چی هەیە و چی هەیە، چ سڕی ماڵیان بی کێشەکانیان بی. بەڕاستی ئەم سێ سڕ و نهێنیە ئەبێ ئەو ئافرەتە بیپارێزی. ئەمە هەرکەیکی پیاوەکەی لەسەر شانی کە بێ بەڕاستی سڕ و نهێنی خودی پیاوەکەی، ماڵی پیاوەکەی و کێشە و ناخۆشەکانیان هەرسێکی ئەم سێ سڕی بپارێزیتن، چکە واجبە لەسەر ئەو ئافرەتەی هیچ نهێنی ئەو ماڵی نەباتە دەرێ. وەلا هەموو نهێنێکیش خەتەرتر کە بستە دەرێ نهێنی سەر جێگایە. ئەمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر هەڕەشەی کردێ و قەدەغەی کردوێ بەوەی کە ژن و مێرد ئەم سڕی سەر جێگای خۆیان لە بۆ خەڵکی بێگانە باس کرد. ئەوە چەند ئەرکێک بوو بە کورتی و پوختی. ئەو جارە دێم ئەو حەق و مافانە باز دەکەم کە پیاو لەسەریتی ئەو ئەرکەی کە پیاو لەسەریتی بەرامبەر خێزانەکەی خۆ. یەکەمین ئەوەیە کە دەبێ مارەی تەواو ببداتن. ئەو مارەی کە ئیتیفاقیان لەسەر کردووە و مامۆستا لەسەری مارە کردووە ئەو حەقی خۆیتی ئەو ئافرەتەی دەبی هەر هەمووی بداتێ. يعني ئێستا بوویتە مؤخرە مقدمە و ئەوە ئەسڵ و ئەساسی نییە، مقدمە و مؤخرە نییە، مارەی هەر مارەیە. جا مؤخرەکەی چ لێ دەکەن؟ وەڵا عند ئەقرب الأجلین، یان بمری یان تەلاقی بدە یان شتێک بێ. ئەو نەبابە ئەو مارەیە ئی خۆیتی دەتوانی ئافرەت برێ هەمووم دەوێت، هەر ئێستاش هەمووم دەوێتن. جا بۆیە باشتر وایە پیاوەکە ئەو مارەی کە لەسەری تێگە مقدمەکەی داوە مؤخرەکەشی هێدی لە بۆی بکە بۆی هیچ حەقێکی ئەو ئافرەتەی نەکەوتە سەرێ و هەموو ئەو حەقی کە خوا لەسەری داناوە ئەدای بکە. بۆی خوای گەورە دەفەرمیتن وآتوهن أجورهن بالمعروف. بەڕاستی دەبێ هەموو ئەو مارەی کە لەسەرتە دەبی تۆ ئەو مارەیەی بدەی. وەچی خوای گەورە لە ئاەتێکیش کە دەفەرمێ وآتوا صدقاتهن نحلة، ئێوە بە نحلەی ناوهینایە کە ئەو مارەیە کە دەبی بدرێتە ژنەکەی و هەروەها ئەو حەقی کە لەسەریتی دەبی بداتن. دوم خاڵ کە لەسەریتی پیاوەکە ئەوەی کە دەبی نەفەقەی ئەو ژنە بدا، نەفەقەی ئەو ژنەی بدا، نفقي بقدر أو استطاعي خوي لينفق ذو سعة من سعته خوي قولة دايناوة بقدر إمكانيتي خود دبي نفقي بدي أبوني نفقي دبي زور بدي نبوني نفقي كم دبي بلام دبي بخير بكي دبيش مجلستاني هبيش مجهاويني هبي مالو حالة شي اعتيادي هبي كمثلا وكو باقي أو مروفانو أو خلقانا كتيدا بحسيتو كزستانا دروبينك هاوينان تيدا نسوتي ميم دبي أول نفقي بدا ذات زيبي سريبي سبخيو كردبي أو هموي لسر بياوكيتي كبراسي دبي أمجني بزواني وبريكو بيجي همجنكش وهم بياوكش بخير بكاو نفقيان بداتنو وأو حقاني كلا سريتي زي ما زي بكاتن. خالشي تر أويك وعاشرهن بالمعروف كلقل أو مالو من دالي لقر أو جدي بتاكا بزوليتو تصون يكمش دبي أو بياو قصي خوش بيقشنكي نك لدري هيس عيبي نبي دائما لدري نكتة وقصي خوش وبيكني بلام لماري بيتوا وشي زق نبوتي بيتوا نا اوش حق خويتي او بياوك ديتو مالي قصي خوش بي لكري زيك حق كان جن اويك بياوكي قصي خوشي لبو بكاوري خوش بي لقالي حق يشيتر اويك دبي او بياوا خوي جوان كان فويسو بوخلو ناريك بكسر يعني
کەس بێزی نێ تەماشای بکەن نا یان بۆن زغاری ڕۆژە ڕێک بڕواتن جا و زغارە عادی ناخۆشەکان هەر ئەوەندەی بۆنی ناخۆشە جا بەڕاستی دەبێت ئەو پیاوە مرتەبی چۆن ئەو پیاوە حەز دەکەشنەکە مرتەبی جوانبی هەموو کاتێک لەسەر یەک تیراز جوان خۆی برازێنەوە عینەن ژنیش ئەو غەریزە هەیە کە حەز دەکە پیاوەکەی جوانبی جا بۆیە بەڕاستی وعاشروهن بالمعروف ئەوەی دەگرتەوە کە دەبێت ئەو پیاوە خۆی مرتەب و جوان و ڕێک بکە هەموو کاتێک کە دڵی ژنەکەی پێخۆش بیتن خاڵێکی تر ئەوەیە دەبێت ئەو پیاوە گەمە و گاڵتە لە گەژنەکەی بکە تائیمەن کو ئەو بەخۆی پێخۆشە سوعبەت و قسەی خۆش و گەمە و گاڵتەی لەگە بکرێشنیش حەز دەکا کە بەڕاستی پیاوەکەی گەمە و گاڵتە و سوعبەت و پێکەنینی لەگەڵ بکاتن خاڵێکی تر ئەوەی دەبێت ئەو پیاوە بەڕاستی ئەو ئەرک و مافانی کە لە ماڵێ هەیە ئەو ئیش و کارانی کە لە ماڵێ جاربەزار یارمەتێکی ئافرەتەکەی بدە وعاشروهن بالمعروف ئەگەر دەتەوێت لەگەڵی بە خۆش بژی و گوزەرانت خۆشبی دە یارمەتیشی بدە لە ماڵێ وامەزان تو جاریەکە لە ماڵێ هەیە عەبدەکەت فلیپینیەکە لە ماڵێ هەموو ئیشەکان دەبێت ئەو بیکە تخوا بەرمی نەفت پڕکردنی بەرمیلی نەفت ئیویە تخوا غازگۆڕین ئیویە تخوا مافور هەرگرتن ئیویە مبەڕیدە هەرگرتن بابەوەی ئافرەتی نیە وەڵڵا ئافرەتان ئەو ئیشانە پیاو پێی ناکرێت جا چ هەمووی لەسەر ئافرەتەکەت بەجێ دێنی جا بۆیە بەڕاستی وعاشروهن بالمعروف ئەوە کە ئەو پیاوە زجی بە ئافرەتەکەی بسووتی کۆمەڵک ئیش و کار و زەحمەتی قرسێ لەو ماڵێ دەبێ ئەو پیاوە هاوکاری ئافرەتەکەی بیان هەندێک حاڵەت دێتە پێش کە ئەو ئافرەتە زۆر پێویستەیەکی یارمەتیدا بە ئەو پیاوە بێ یارمەتی بدا بۆ ئەوەی بار قورساییەکەی لە سژنەکەی هەرگری و هەردووچیان دڵیان بەیەک خۆش بیتن حاڵەتێکی تر ئەوەیە کە دەبێت ئەو پیاوە بەڕاستی چاوپۆشی بکە لە هەندێک کەم و کورتی ئەگە ئافرەتەکە هەیەی خۆی ئینسانە کامڵ نییە دەبینەوە ئافرەتە کۆمەڵک ئیشی هەیە لە ماڵی ئەو غەسالەی پێکردەوە منداڵی بەخێو دەکەەوە حوشەی دەشوە ئەو نازام شیوی لێ دەدێ ئەوە هەمووشی ماشەڵە مێشتی کۆنتڕۆل هەمووی زەبر دەبی بەڵام جار بەزار دەبینی عیبێک لە شیوەکەی دەردەستی عیبێک لە شتێک دەبی ئەو پیاوە بەڕاستی چاوپۆشی بکە بەڕێک یعنی ئینسافی هەبێ هەموو شتەکان لە مارێ 100% ناکرێتن جا بۆیە هەر خەلەلێک لە ماڵێ پەیدا بوو هەر ناڕەحەتێک پەیدا بوو هەر نوقسانێک پەیدا بوو بەڕاستی پیاو ئەوەیە کە وعاشروهن بالمعروف ئەوە کە تو چاوپۆشی لەو خەلەل و لەو نەقسانی ئافرەتەکەت بکەیت خاڵێکی تر ئەوەیە کە دەبی بەڕاستی ئەو پیاوە سڕی ئەو ژنەی بپارێزی چۆن واجب بوو ئەرێک بوو کە ژنەکە سڕی پیاوەکەی پارێزی بالمقابلیش دەبێت ئەو پیاوە سڕی ئەو ئافرەتەی بپارێزی هیچ ئینسانێک نییە عیب و عاری نەبی هیچ ئینسانێک نییە کێشەی نەبی دەکەواتە دەبێت ئەو پیاوە نەکبسی هەرچی داک و باب و خۆشک و برایی هەموو عیبی ژنەکەی بزانن ئەوە زۆر کارەساتە زۆر کارەساتە و بالمقابلش هەموو ماری خەزورانی ئەو کوڕی عیب و عاری و کوڕی بزانن نابێ ئەوە دەکەواتە بۆی ئەو ماڵە خۆشگوزەران بێ بە خۆشی ژیان ببرێتە سەر بەڕاستی ئەبێ نهێنی یەکتر زۆر جوان بپارێزەوە خاصەتەن پیاوەکە دەبێ زۆر نهێنی قەیم بێ هیچ سڕێکی ئەو ماڵی خاصەتەنی ئافرەتەکەی نەباتە دەرێ و بە هیچ کەسێکیش نەڵێتن خاڵێکی تریش ئەوەی ئەگەر گونجا بەڕاستی ماڵی سەر بەخۆی لە بۆ بکە ئەگەر گونجاسکۆ دەبێت لە بۆ هەموو کەسێکی ئەم حاڵەتە ناکرێ بەڵام حەقی خۆشیتی ئەو ئافرەتە مەبیتی بەیتی سەر بەخۆی هەبیتن جا بۆیە حتا پێت بکرێ ئەگە ماڵی خۆت هەبی ئەوە خۆشترە ئەوە سەر بەخۆتری ئەوە مرتاحتری ئەوە دوور لە کێشەتری بەڵام ئەگە نەشکرا لەو ماڵی کە دەژی بەڕاستی دەبی غورفەی تایبەتی خۆی هەبی ناکرێت و لەگەن داکو بابت بینی ناخۆشک و برات بینێنیشتەوە ناکرێ مستحیلە دەبی ژوورێکی تایبەتی خۆی هەبی بۆ ئافرەتە خۆی لێ دەگۆڕی خۆی لێ جوان دەکات دەگە پیاوی خۆی دادەنیشی چەند قسەی لەگە پیاوەکان دەکا یاخود لە ئەو غورفەی کایەتی ئەتوانی منداڵەکانی خۆی تێدا بەخێو کە پێیان پەروەردە بکە جا بەڕاستی ئەگە کرا حتا ئیمکانیەتە بێ ماڵی خۆی بکە ئەگەر نەکرا دەبی شوێنێکی تایبەتی خۆی هەبێ کە ژیان و گوزەرانی خۆی تێدا ئەنجام بدە ئەوە چەند کورتەیەک بوون لەسەر ئەو ئەرکانەی کە دەکەوتە سەر یەکتریان دەمێنێتەوە ئەو ئەرکانی کە هاوبەشن ئەوانە زۆرن بەڵام بە کورتی یەک دۆچیان باز بکەین ئەوەی هەردووچیان هەماهەنگی یەکتر بکەن
کە تەقوا و دینداری یەکتر زیاد بکەن ئەوە زۆر گرنگە هەردووچیان هاوکاری یەکتر بن کە تەقوا و دینداریان زیاتر بێ مثلا پیاوەکە زیاتر هانیژنەکەی بدا کە ئەرکانی ئیسلام ئەرکانی ئیمان فێر ببی قورئانی فێر ببی ئەزکارەکان فێر ببی حیزابی شەرعی فێر بی ئەوە بالمقابلش ئەو ئافرەتە زیاتر هاوکاری پیاوەکەی بی کە شەو نوێژ بکە کە چێشتە نوێژ بکە کە سنەت بەڕۆژی بی کە نوێژی جەماعەت بکە هاوکاری ئەوشتە زۆر زۆر گرنگە ئەم دوانە دەبێ هەردووک هاوکاری یەکتر بن کەوا دین و ئیمان یەکتر بەرەو کەماڵ ببن خاڵێکی تر لە حقوقە مشتەرەکانەوەی کە هەردووچیان بەڕاستی هاوکاری یەک بن کە ژیان یەکتر خۆش بکەن چکۆ سەپرە بە یەک دەستەشی لێ نادرێ هەردووک دەبێ هاوکاری یەکتر بن ژیانی یەکتر خۆشتر بکەن ئەوەی کە جۆرالی یەکتر بن ئیش بە مەشوەرەت بکەن ئیش بە قسە یەکتر بکەن ئیش بە پرسوڕای یەکتر بکەن بەڕاستی ماڵەکەیان دەبێتە بەهەشتێک لەسەر ڕووی زەمین ئەمما ئەگە هاوکاری یەکتر نەبن بەڕاستی لە نەبوونی ئەو هاوکاریە کۆمەڵک کێشە و ناڕەحەتی دروست دەبی زەیوادارم ئەوە کورتەیەک بۆ ئەگەنا کتاب و ئەو هین نامیلکەی بچووک زۆرن لەسەر ئەو حەق و مافانە پێم خۆشە بۆ خۆتان زیاتر مطالعە بکەین ئەو سێ ئەرکانە جوان جوان ئەدا بکەین ئەرچی ژنەکەی بەرامبەر پیاوەکەی و ئەرچی پیاوەکەی بەرامبەر ژنەکەی و ئەو ئەرکانش کەوا مشتەرەکن پێم خۆشە زۆر جوان مطالعی لێ بکەن ئەو هەر کورتەیەک بوو بۆ ئەوی چاوڕۆشنیەک بی بۆی چاوڕووناچێک بی ئینشاءڵڵا بەرەو خێزانێکی بەختەوەر و بەرەو ژیانێکی پڕبەختەوەر و ئاسوودەیی ببەینە سەر. السلام عليكم ورحمة الله وبركاته.